شاسوار عەبدولواحید یاریزانە دوو جەم سەرەکە. سەرۆکینەوەی نوێ بە نهێنی سەرقاڵی مامەڵەیە. دوای ئەوەی هەریەکە لە پارتە ئۆپۆزۆسیۆنەکانی یەکگرتووی ئیسلامی و ڕەوتی هەڵوێست و کۆمەڵی دادگەری ڕایەنگەند کە ناچنە حکوومەت و وەکو ئۆپۆزۆسیۆن و دژبەری کابینەی دەیەم دەمێننەوە گۆڕەپانەکە لە بەردەمنەوەی نوێ و سەرۆکەکەیدا بە چۆڵی مایەوە. بە پێی زانیاریەکانی تیوار، شاسوار عەبدولواحید لە ماوەی هەفتەیەکدا دوو جار بە تەلەفۆن قسەی لەگەڵ هەریەکە لە مەسرور بارزانی و بافڵ تاڵەبانی کردووە و لەبارەی بەشداری و تەواوکردنی نیساب پێشمەرجی بەشداری و داواکاریەکانی پێڕاگەیاندون. ڕاگەیاندنینەوەی نوێ بە تایبەتی کەناڵی NRT و بەشێک لە پەرلەمانتارەکانیان هەڵوێست و بۆچوونیان گۆڕاوە و بانگەشەی بەشداری بە ناوی گۆڕانکاری لە پێکاتی حکوومەتدا دەکەن. بەڵام تیوار زانیویە تیمەبەستەکە بەشداری ڕاستەوخۆ نییە، بەڵکو گوشارە بۆ ئەو دانووسان و مامەڵە نهێنیانەی شاسوار عەبدولواحید لەگەڵ یەکێتی و پارتیدا دەیکات. ناوبراو لە دانووسانەکانیدا لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان داوای بڕەپارەیەکی زۆری کردووە کە مەزەندە دەکرێت بە 35 ملیۆن دۆلار و بۆ یەکێتی نیشتمانی کوردستانیش کە پشتگیری مەسرور بارزانی نەکات داوای 20 ملیۆن دۆلاری کردووە. هەروەها داوای لە یەکێتی کردووە لەپاڵ ئەو 20 ملیۆن دۆلارە دەبێت هەوڵی چارەسەرکردنی کێشەکەی نزار عەبدولواحیدی برای لە بەغداد لە ڕێگەی هێزە نزیک و هاوپەیمانەکانی یەکێتیەوە بدات. تا ئێستا سەرۆکی جوڵانەوەی نوێ خۆی یەکلایی نەکردوێتەوە، بەڵام لە دانوستان بەردەوامە لەگەڵ بەرپرسانی پارتی و یەکێتی و بەڵێنی جیاجیای بە هەردووکیان داوە لە گەری دەستکەوتن و بەدەستهێنانی ئەو بڕەپارە و داواکاریانەی دەیەوێت خۆی یەکلایی دەکاتەوە و فراکسیۆنەکە دەخاتە پاڵ ئەو لایەنانەی کە داواکاریەکانی جێبەجێ دەکات.